سەرەڕای دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری، بەڵام لە ئێستادا کەرتی پەروەردە لە سنوورەکەدا ڕوبەڕووی چەندین گرفت بووەتەوە کە دیارترینیان کەمی بینا و نەبوونی مامۆستای پسپۆرە جیاوازەکانە بەگشتی. وڵای وەکو ئەم ئامادەی خۆمان کە پۆلیان زەین بەڕاستی زۆر کێشەمانەیە، بەس کە نەبوونی مامۆستا هۆکاری سەرەکیمانن و تەلەبێ زۆرشین، یعنی تەلەبێک و دوانیە، بەس تەلەبێ زۆرین مامۆستامان نییە. ئێمە بێ چارە نووسمان لە پۆل 12 لەسەرم دەرزانی ئێستاە، بەس تا ئێستا دیاری نەکراوە. داواکانی لە وەزارەت پەروەردە بۆمان جێبەجێکە، مختبەریشمان نییە، داوای ئەوە شەکەین. داواکارین لە وەزارەت پەروەردەی سلێمانی کە لە ماوەیەکی کەمە دەرزە خوێنین و مامۆستایەکی زۆرمان نییە. مامۆستا نزیکەی 3-4 مامۆستامانەیە، مامۆستاکان ترمانیشتا بۆ دابین نەکرا و هیوادارین دابینیکن. ئێمە وەکو خوێندکارێکی ئامادەیی زانستی سەرەڕای دواکەوتنی پرۆسەی خوێندن نزیکەی ماڵگونیوە کە خوێندن کراوەوە تاوەکو ئێستا مامۆستای پێویستمانیە وەکو دەرزە عیلمیەکان تاوەکو ئێستا هیچ مامۆستایەکمانیە و مامۆستای پێویستمانیە بۆ بەردەوامبوون لە پرۆسەی خوێندن. کێشەی کەمی میلاکمان هەیە، کەمی میلاکی ژەگەڕێتەوە بۆی چەند ساڵێکە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا هیچ مامۆستایەکیان نەمەزراندووە. ئەوەی هەیە ساڵێک چەند مامۆستایەک بە گرێبەست دامەزراوە، هەتا بێت و ژمارەی خوێندکاران بەرەو زیاترە بێ و خوێندگەش زیاتر ئەکات، زیاترە بێت. بۆیە ئێستاکە ئێمە بەدەست کەمی میلاکەوە ناڵێنین، هەتا بێ خوێندکارانیش زیاد دەکەین. سەوکو من ئەم خوێندگای خۆمان تاوەکو ئێستا خوێندگاکەم مێژەیی بووە، ئەوە 2 ساڵە خوێندکاری زانستیم دراوە، تاوەکو ئێستاکە 1 میلاکێکی زانستیم بۆ دابین کراوە پار، ئەم ساڵیش 2 میلاکی تریان داوا پێم. ئەی بەڕاستی خوێندگەیەکی زانستی بە 3 میلاک ناچێتە ڕێەوە. فەرموو ئێستا هەر لە خوێندگەکەی منە تاوەکو ئێستا بابەتی کوردی، بابەتی عەرەبی، کۆمپیوتەرم هەیە، ئاینم هەیە، تاوەکو ئێستا 1 گوشەیەکی لێ نەخوێنراوە. لای خۆی شێوە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ ڕای دەگەیەنێت ساڵانە و لەگەڵکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندندا کێشەی کەمی میلاک ڕویان تێدەکات بە تایبەت لە بابەتە زانستیەکاندا. هۆکارەکەشی بۆ دانەمەزراندنی مامۆستای نوێ و نەبوونی مامۆستای گرێبەست گەڕاندەوە. ئەمام ساڵ لەگەڵکردنەوەی داوامێکێ لەو کێشە گەورانی کە باتە بەردەمان کێشەی کەمی میلاک بوو بەڕاستی بە تایبەتی لە ئامادەیەکان کێشەی میلاکمان هەیە لە بابەتە زانستیەکان. بە هەمان شێوەمە لە پۆلەکانی 1 بۆ 9 لە بنەڕەتیەکانیش ئەو کێشەیەمان هەیە، چکە میلاکی زانستیمان کەمە. سەبەبی ئەو کێشەیە نەبوونی تەعیناتە ماوەی چەند ساڵێکە و هەماوەی 2 ساڵی شەگرێ بەس نەکراوە، لەبەرەوە ژماری خوێندکاران بەردەوام لە زیادبوونە شتێکی ئاسایی ئەمە دروست بێ. هیوادارم ساڵی داهاتوو بتوانین حەلی بکەین ئەمە گەر بە تەعینات بێ یاخود بەگرێ بەس ێباری شێوەشت. پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا بە بارودۆخێکی سەختدا تێپەڕ دەبێت و بەهۆی ئەم کێشە و گرفتانش کە ڕوبەڕووی کەرتەکە بووەتەوە ڕۆژ بە ڕۆژ ئاسی زانستی پاشەکشێ دەکات و حکوومەتی هەرێمیش لە ئاست هەموو ئەم گرفتانەدا بێدەنجی هەڵبژاردووە و چارەسەرێکی ئەوتۆیی پێ نییە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.